گفتوگۆکەین لەسەر بەسنی سێمین کۆنگرەی تایبەت بە ئاو لە بەغداد بەڕێوە دەچێت. بێگومان ئەم چەند ساڵە گرفتی سەرەکی عێراق یەکێک لە گرفتە سەرەکیەکانی عێراق بە گشتی گرفتی کەماویە، کێشەی ئاوە، وشکبوونی سەرچاوە ئاویەکانێتی لەلایەن بەتایبەت لەلایەن وڵاتانی دراوسێەوە سەرڕای کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین لە عێراق بەگشتی. ئایا ئەم کۆنگرانە دەتوانێت چارەسەری بەشێک لە گرفتەکانی کێشەی کەماوی بکە لە عێراق؟ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگیوعالی بەڕێزیان و تەبێژی وەزارەتی کشتکاڵ و سەرچاوەکانی ئاون. کاگیوا سڵاو لێ بێم کاتەوە باش. ئەگەر پێمان بڵێ کۆنگرەی لەم شێوەیە دەتوانێت بەشێک لە گرفتەکانی کەماوی لە عێراق چارەسەر بکات؟ باینتان باش، سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرە خۆشەویستەکانی کورساتی عزیز. دیارە ئەم چەند ڕۆژەی کە لە بەغدا چەند ڕۆژێکن پڕن لە جوولە و هەماهەنگی و گفتوگۆکردنی چڕ لەسەر بابەتی قەیرانی ئاو و دیاردەی کەمبوونەوەی ئاو. خۆتان ئاگدارن کە بابەتی ئاو بۆتە کەیسێکی جیهانی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود وڵاتانی ئەوروپاوە لە ئێستادا لە عێراق و هەرێمی کوردستانیش گفتوگۆی چڕ دەکرێت بۆ ئەم بابەتە. لە چەند ساڵی ڕابردوو دیاردەی کەم ئاوی و وشکە ساڵی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشی هەوا و تێچوەکانی ئاساییشی خۆراک ئەمانە هەمیان بوون هۆکاری ئەوەی کەوا زیانی زۆر بەو ناوچەیە بگات بە تایبەتی لە سێکتەری کشتتوکاڵ و لە پرۆژەکانی ئاو لە ئاساییشی ئاو لە هەرێمی کوردستان و عێراق. دومین کۆنگرەی ئاو ئامادەبوونی سەرۆک وەزیران و شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی خاتوبێگە تاڵەبانی وەستافی وەزارەت مولانە پەیوەنددارەکانی وەزارەتمان و زۆربەی وەزیرانی ئاو ژینگە لەسەر ئاستی وڵاتانی ئەم ناوچەیە بەشداریان کردیە. ئەم دوو ڕۆژە گفتوگۆی زۆر چڕ بەڕێوە دەچێت بۆ تاوتێکردنی کەیسی ئاو و یەخستنی توانا و دەرفەتەکان بۆ ئەوەی کۆدەنجی جیهانی بۆ بابەتی وشکە ساڵی، بۆ بابەتی ڕێکارەکانی ڕۆبەڕووبوونەوەی دیاردەی کەمبارانی، بۆ بابەتی زیانەکان و قەیرانەکانی ئاسایشی خۆراک و هەروەها زیانەکان لە سەرکەرتی ئاو بەگشتی گفتوگۆی لەسەر دەکرێت. دوێنێ کە کۆمەڵێک وتار و کۆمەڵێک ڕێکار بەڕێوەچووە ئەم چەند ڕۆژەی کەمایە کۆمەڵێک لیژنە دابش بوون بۆ کۆکردنەوەی تەوسیات و ڕاستپاردەکان ئەوە پێم وایەکەوە هەنگاوێکی گرنگ دەبێت بۆ ئەوەیەوە هەمویان دەست لەسەر بابەتی ئەو خاڵەدا بنێنکەوە کەیسی ئاوی لەسەردا دروست بووە و هەنگاوەکانی داهاتوو یەخستنی ئەو دەرفەتانی کە لە بەردەستدایە بۆی بتواندرێ کێشەی ئاو و کێشەی کەمبوونەوەی ئاو لەو ناوچەیە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان و بە پاڵپشتی ئەو وڵاتانێکەوە هەمان قەیرانیان هەیە بچنە پێش و ئەو تەوسیاتانە ببەنە کۆنگرەی نێودەوڵەتی ئاو بۆ داهاتوو. باشە کاگیوە گرفتەکانی ئاو هێندەی واگەدار بن تەنها لە دەرەوەی عێراقیان لە ناوخۆشە ئێمە گرفتی ئیدارەدانی ئەومان هەیە. بەڵێ بێگومان ئەمە پرسیارێکی جوانە. ئێمە لە هەرێمی کوردستانیش ئەو کێشەیەمان هەیە، بەڵام زۆربەی ئەم بابەتانە بەشێکی پەیوەندی بە ڕێکارە سیادیەکان هەیە وەکو عێراق وەکو وڵاتی دراوسێ و بەشێکیان پەیوەندی بە و کێشە سیاسیانە هەیە کە ڕەزامەندی دارایی لەسەردا دەبڕێەوە پەیوەندی بۆ بارودۆخەیەکە لە هەرێمی کوردستان و عێراق دروست بووە. ئەگەر یارمەتیمدان دەگەڕێمەوە سەر ڕۆژێک پێش ئەو کاتە ڕۆژی پێنجشەممە دووبارە بە ئامادەبوون و سەرپەرشتی سەرۆکوەزیرانی عێراق و ئامادەبوونی وەفدی وەزارەت دووەمین کۆبنەوەی ئاسایشی لیژنەی باڵای ئاسایشی ئاو لەسەر ئاسی عێراق بەڕێوەچوو لەوێندا دووبارە بابەتی کەم ئاوی و دیاردەی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشی هەوا تاوتێ کرا. لە بەشی هەرێمی کوردستان ئەو بابەتە کە پرسیاری زەنابەت لە منت کرد داوا کراوەکەەوە هەرێمی کوردستان گرنگی زیاتری پێ بدرێت لە ئاسایشی ئاو کام داواکاریانی خوارەوەی بۆ بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویستی کوردستان باسی دەکەم. یەک لەوانە بە حکومەوەی هەرێمی کوردستان دەوڵەت نییە. زۆربەی دانووسانەکانی پێشوو پەیوەندی بە وڵاتانی دراوسێەوە بوو کە ئێران و تورکیا زۆر جار ئاوەکانی سەرچاوی ئاوەکان دەگرنەوە کە کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر هەرێمی کوردستان و عێراق. داوا کراوە کە وەفدی هەرێمی کوردستان و خودنێنەرایەتی هەرێمی کوردستان لەسەر جەم ئەو کۆبنەوەانە بەشداری بکات کە پەیوەستن بە دانووسانی ئاو و ئاسایشی ئاو کە ئێمە بەشێکی گرنگین لە پێکاتی عێراقی بۆ دابینکردنی ئاو بە خۆشحاڵی و ڕەزامەندیان دەربڕێکە ئاگداری دانووسانەکان بین بەشداری بکەین. هەروها بابەتی ترکە لە بودجەی سیادەی عێراقی تایبەت بە ئاسایشی ئاو و ئاسایشی خۆراک کە لە چەند ڕۆژی داهاتوو لە پەرلەمانی کوردستان خوێنەوەی بۆ دەکرێت و نزیک بۆ لە تەسبیتکردنی ئەم بابەتە
دانوستانی سڕ کراوە لە ڕێگەی وەفدی باڵای وەزارەتی کشتتوکاڵ لەگەڵ لیژنەی باڵای کشتتوکاڵ ئاودەری لە پەرلەمانی عراق هەروە لەگەڵ فراکسۆنە کوردیەکان هەروە لەگەڵ خودی وەزیری سەرچاوەکانی ئاوی عراق کە کۆبنەوە کراوە بە هەمان شێوە لە چەند ڕۆژی ڕابردوو و ئەمڕۆ کۆبنەوە دەکرێت لەگەڵ وەزیری وەزیری زراعی عراقی بۆ بابەتی کاراکردنەوەی ئەو ڕێکەوتنە هاوبەشەی کە لە ماوەی ڕابردوو لە نێوان هەردوو وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی زراعی عراقی ئەنجام درابوو بۆ کۆی ئەو ڕێکارانێکەوە پەیوەندن بە بابەتی ئاسایشی خۆراک بۆ بابەتی بە بازارکردن هەروەها بۆ بابەتی پاڵپشتیکردنی جوتیاران وەکردنەوەی بازارەکانی ناوەڕاستی خواروی عراق وەکو یەک بازار و هاوکاریکردنی جوتیاران لە کۆی ئەو بودجە و تەرخانکردنانێکەوە لە عراقدا هەیە لە هەرێمی کوردستاندا نیە بەداخەوە ئێمە لە ماوەی ڕابردوو بەهۆی ناهاوسەنجی باردۆخی ئابووری و سیاسی و نەبوونی بودجەی پێویست ڕەنگەوەکو پێویست نەمانتوانی بیسوود لەو دەرفەتانە وەربگرین کە لە حکوومەتی عراقی بۆ بابەتی ئاسایشی ئاوە بۆ بابەتی ئاسایش خۆراک تەرخانکراوە بەڵام لە دوجار لەو کۆبنەوەیە بڕیاردراوەکەوە چار بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکرێت و چار بەنداوی استراتیژی کەمەش هەنگاوێکە بۆ هەماهنگگیکردنی نێوان هەردوو لا بۆ بابەتی بەهێزکردنی دۆخی ئاو لە هەرێمی کوردستان و عراق کاگیوا و بەنداوانە دەکەونە کوێوە بۆی ڕەنگە پێشتریش باس کرابن بەڵام پێم خۆشە ئێستا جارێکتر دووپاتی بکەیتەوە. بەڵێ ئەم بەنداوانە بەنداوەیە لە هەولێر بەنداوی باکرمانە لە دهۆک و هەروەها بەنداوی دەڵگەیە لە ناوچەی پشدەر هەروەها بابەتی بەنداوی تەقتەق لە ناوچەی کوێش مناقەشی لە سەکراوە دیار ئەمانە پێشتر زەدوای اقتصادیان بۆ کراوە لە چار لۆکیشنی گرنگ بۆی سوود لە سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان وەربژیرێت ئەم چار بەنداوە دەچێتە بواری جێبەجێکردن دوا بەدوای پێشکەشکردنی زەدوای اقتصادی و ڕەزامەندی لەلایەن ئەو بودجەی کە لە حکوومەتی عراقیەوە پەسەند کراوە چەند جارێک کۆبنەوە کراوە لە نێوان هەردوولا و شوێنەکان پشکنینی بۆ کراوە و تواناکانی هەڵسەنگێنراوە خۆتان ئاگادارن کەریمی کوردستان خۆشبەختانە کەشوهەوایەکی گونجاوتری هەبوو لە چاو ساڵانی ڕابردوو ئەم ساڵ جگە لە سێ بەنداوە استراتیژیەکە و ئێمە چەند بەنداوی ترمان بۆ یەکەم جار سەرڕێژی کرد و چەندین بەنداوی تریشمان لە پرۆسی تاوابووندا جگە لە بابەتی پۆندەکان کە گرنگی بە سەرچاوەکانی ئاودەدات چوونە بواری جێبەجێکردنی ئەم چار بەنداوە بەنداوەکانی تر کە تاوا دەبن هەرمی کوردستان گەر خی گەورە یاوەەر بێتن بۆ بابەتی کەشوهەوا وشکە ساڵی دۆخێکی باشتر بەڕێوە دەباتن بۆ ئاو بۆ کشتتوکاڵ بەڵام هێشتان نەگەیشتنە خۆراغی دڵنیایی بەبراورد بۆ گۆڕانکاریە کاریگەریە نەرێنیانی کە عراق و ناوچەکە ڕوودەدات. هەرێمی کوردستان دەتوانێت ڕاستە خۆ بڕیار لە دروستکردنی بەنداو بدە ئەگەر پارەی هەبێ با بڵێن بە پارەی خۆی دەتوانێت بڕیار لە دروستکردنی بەنداو بدا لە هەرێمی کوردستان. ڕاستی ئێمە لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عراق لیژنەیەکی هەماهنگمان هەیە بۆ بابەتی دراسەکردنی دۆخی ئاو تەنانەت ئەو بەنداوە استراتیژیانە کە ڕاستەخۆ بە هەردوو لا ئێمە بەڕێوەی دەبین هەندێک جار ئەگە ئەمە بودجەمان لەبەردەستدا بێ کە ئەوە کێشەیەکی گەورەیە ئێمە دەتوانین لەسەر بودجەی خۆمان بەنداو دروستکەین حکوومەتی عراقیش کێشەی نییە چونکە دوجار چارەسەرکردنی خەیرانی ئاو کە هەرێمی کوردستانیش بەشێکی سەرێکی تێیدا کە زیاتر لە 180 سەرچاوەکانی ئاوی عراق ئێمە لە هەرێمی کوردستانەوە دابین دەکرێت ئێستا کە ئەوان خۆیان پێداگیریان کردی ئێمە بەنداوەکانمان بۆ دروست بکرێت هە لەسەر ئەنجامی ئەو درک پێکردانەیەکەوە هەرێمی کوردستان ناوچەیەکی زۆر گرنگە بۆ سوودوەرگرتن لە سەرچاوەکانی ئاو گڵدانەوەی سەرچاوەکانی ئاو سوودوەرگرتن لە باران لە توانەوەی بەفر وە لە ئاوی ژێرزەوی ناوچەیەکە دەتوانرێت گرنگی پێ بدرێت بۆیە ئەوان خۆیان درچیان بۆ بابەتە کردیەکەوە هەرێمی کوردستان ئەگەر دەرفەتی پێ بدرێت لە بودجەی عراقی یاخود لە بودجەی هەرێمی کوردستان ئەمە دەتوانین بەڕاستی دۆخێکی باشتر لە استراتیژی پەیڕەوکردنی ئاسایشی ئاو وەربگرین. باشە کاگیوە کەواتە بەرمەبنای جیاوازی کەشوهەوای ئەم ساڵ هەرێمی کوردستانە دەکرێت بڵین هەرێمی کوردستان بە بڵین جیاوازتر لە شارەکانی تری ناوەڕاست و باشووری عراق دۆخێکی باشتری دەبێ و ئەم ساڵ گرفتی کەماوی نابێ. بەڵێ خۆتان بینیتیان لە لێدوانەکانی جەنابی وەزیر و لێدوانەکانی بەرپرسانی ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ و ئەو بەدواداچوونانەی کە ئێمە هەمانە لە وەکو ئیعلامی وەزارەت ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ چەند ساڵی ڕابردوو نەک ساڵانی پێشوو چونکە ساڵانی پێشوو ساڵی پڕهاتوور و پڕبارانتر بەڵام ئەو چەند ساڵی ڕابردوو کە دیاردەی وشکە ساڵی زۆر چڕ بۆ لەسەر ئەو ناوچەیە بەڵێ بێگومان ئەم کەشوهەوایە کەشوهایەکی باراناوی و بارانی پێویست لە هەندێک ناوچە باری و هەندێک ناوچە ڕەنگە وەکو پێویست نەبووی بەڵام بۆ کشتتوکاڵکردن و زوتیارەکان خۆشیان ئاگدارن کەەوە بۆ کشتتوکاڵکردن ئێمە بارانی پێویستمان هەبوو
خۆشببختانە ئیشاڵە ببێتەوە کاری ئەوی کەوا چەند ساڵی داهاتوش ئەم کێشەیەمان چارەسەربی وە بۆ بابەتی خەزمکردنی ئاو کە لە ڕووی بەنداوەکان و سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی بە هەمان شێوە ئێمە باشتر دۆخەکەمان باشتر بوو لە چاو ناوەڕاست و خواروی عێراقکە لە چەند بەندایەک و ڕووبارێکەوە لە بەغدا لە مووسڵ و لە چەند شوێنی شترکەوە کێشەیەکی زۆر گەورە لە بابەتی کشت و کاڵکردن و هەروەها لە بابەتی سەرچاوەکانی ئاو لە بەنداوەکان و تەنانەت کاریگەری دروست کردووە لەسەر ئاوی خواردنەوە ئاسایشی ئاوی ئەو ناوچانەی عێراق هەروەکو گوتم ئێمە هەرێمێکین ڕاستەخۆ سەر بە عێراقین کە ئەم ئیدارەدان و استراتیژی ئاو بە هەمانجی بەڕێوە دەبین بۆیە ئێمە هەرچەند پشت ئەسوور بین بە دۆخی ئاو و کشت و کاڵکردنێکی باشتر وە گڵدانەوەی ئاو 2000 ئێمە بە هەمانجی لەگە حکوومەتی عێراقی ئەم کەیسا بەڕێوە دەبین و ئاسایشی ئاو بەیەکەوە کێشەکانی چارەسەر دەکری و پرۆژە و پێشنیارەکان بەیەکەوە دیراسە دەکەین بۆیە بەڵێ ئێمە دۆخی ئاومان باشترە سەرچاوەکانی ئاومان باشترەوە خەزانی ئاو و توانای پێشبینیکردنی خەزانی ئاومان بە بەراورد بە ناوچەکانی تر بەڵێ لەخوا بە زیاد بێ باشترین. زۆر بەڕێز هیواعالی و تەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس دەکەین سپاس بە زانێرەکانت بە هیوایەوەی گرفتی کەماوی هەرێمی کوردستان بەگشتی توانین چارەسەری بکەین لە ڕێگەی دروستکردنی بەندا و پۆند و کند و چاڵ و هەر شتێک کە ئەبێت هۆکاری گلدانەوەی ئاوە بژانەوەی سەرچاوەکانی ئەو لە هەرێمی کوردستانە